سیمپۆزیۆمی بەشداری ژن و سنوردارکردنی دەسەڵاتەکانی لاکایە گشتیەکاندا ناونیشانی ئەو سیمینارە بوو کە ئەمڕۆ لە ئازۆنکۆی ڕاپەڕین بەڕێوەبەراتی سەنتەری جەندەرناسی سازی کردهبوو. کۆمسیارێک لە کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق ئامادەی سیمینارەکە بوو ڕایگەیاند بەشداری سیاسی ژن لە دەسەڵاتی جێبەجێکردن وەکو پێویست نییە و وتیشی زۆر کات ئەو کەسانی کە دادەنرێن لەسەر بنەمای باگراوەندی حیزبی یاخود بنەماڵەیی دادەنرێن ئەمەش وا دەکات کە ژنان نەتوانن کار و چالاکیەکانی خۆیان بەباشی ئەنجام بدەن. ئێمە بەداخەوە ژن ڕۆڵی پێدرێ پێگەی پێدرێ ئەچێتە شوێنە حسەزەکان بەڵام ئەبێ ئازەکان هەر لە پیاوە بن هەربێ هەر لە پیاوەکانەوە ئاز وەرگن ئەبێ هەر پیاوەکان خاوەنی بڕیار بن ئەوان هەر وەکو چۆنێگەڵی ئەمری سەروتر جێبەجێ بکەن بەڵێ بە تەئکید دەسەڵاتەکانی ژنان سنووردارەکەن یعنی ئەم کێشە سەرەکیەکەوەی کە ئێمە ئەیبینین لە بەشداری سیاسی ژن لە دەسەڵاتی جێبەجێکردن لەو ئاستەنیە یعنی ژن لە هەموو شوێنێک ئیژەکە وەکو فەرمانبەر ڕێژەیان زۆرە ئیژەکەن چالاکن بەتوانان بە ئەزمونن بەڵام ژن لە ناوەندی بڕیارە زۆر کەمانێت ئەوە وا ئەکا ئەو ژنانی کە ئەچنە ئەو ناوەندانە ناتوانن بەو شێوازەی کە پێویستە کارەکانی خۆیان تەبعاً نەکەمویان هەنێکیان ناتوان بۆ شێوازەی کە پێویستە یا چاوەڕوان کراوە کار و چالاکیەکانی خۆیان بکەن لەبەرەوە بینین کە دەسەڵاتەکانیان سنووردارە لە چوارچێوەی حزبەوە لە چوارچێوەی بنەماڵەوە بەداخەوە لە چوارچێوەی کۆمەڵێک عادات و تەقالید. پارێزەرێک لە ڕێکخراوی هاریکاری یاسای ژنان ڕای دەگەێنێت ئەو یاسایانەی کا بۆ پاراستنی ژنان دەرچوون لە هەرێمی کوردستاندا لە ئاستی پێویستدانین و زۆربەی یاساکان پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و دەژڵێت لەم خولی ئێستای پەرلەمان کارێکی جدی نەکردووە بۆ ئەو پرۆژە یاسایانەی کە لە بەرژەوەندی ژناندان. مامۆستایەکی زانکۆش دەڵێت یاسا ڕێگر بووە لە بەشداری نەکردنی ڕۆڵی ژنان لە کایە گشتەکاندا. ئەگەر باز لە یاساکان بکەین لە هەرێمی کوردستانەکە بۆ پاراستنی ژن دەرچووە ئەتوانین بڵین کە کۆمەڵە یاسا هەموار کراوەوە یەک دوو یاسای تازەش دەرچووە بۆ پاراستنی ژنە بەڵام ئەمە هێشتا لە ئاست تەمۆحی ئێمەیانە پێویستە ئەو یاسایانی کە لە هەرێمی کوردستان و عێراقیشا هەیە بەپێی ڕێکەوتنامە و ئیتیفاقی نێودەوڵەتیەکان کە عێراق ئیمزای کردووە جارێکی تر هەموار بکرێتەوە گۆڕانکاری چونکە هەنێک لە یاساکانی وەکو عقوبات و یاسای مەدەنیەکان و ئەحوال شەخسی لە ساڵی 59 و 69کانەوە دەرچوون کە ئەمانە زۆر کۆن لەگەڵ یاسا سەردەمیەکانە ناگونجێن بۆیە هێشتا بە تایبەتی لە خولی تازی پەرلەمانە کارێکی جدی نەکراوە بۆی کە پرۆژە یاسا تازەکانی کە پێشکەش بە پەرلەمان کراوە بچێتە بواری ئەوەی کە ببێ بە یاسا و دەربچێ و هەرێن جاریش ئەو یاسایانی کە دەرچوون و لە بەرژەوەندی ژن بوون لە بواری جێبەجێکردنا وەکو پێویست بوون نەبوون و کاری بۆ نەکراوە. ڕێگریەکان بەپێی کۆمەلگا دەگۆڕێ بەڵام لە کۆمەلگای کوردەواریدا لە زۆربەی کاتەکاندا یاسا ڕێگرە لەبەرەوەی یاسایەکی وادانە ڕێژراوە کە مافەکان دابنێ بوون مناگە سەیری یاسای هەڵبژاردنکەین کۆتا دانراوە خۆی دانانی کۆتا واتە هێنانە خوارەوەی ئاستی ژن لە بەڕێوەبردندا لەبەرەوە کاتی کۆتا دانا دەیخێ ئاستێکەوە کە بەپێی هاوکاری دەهێنێ پێشەوە لەگەڵ یاساشدا دەکرێت زۆرجار بربەستەکان ئەوە بێ کە کۆمەڵێک پیاو هەیە بەڕاستی نایەوێت ژنێکە بێتە پێشەوە چکە لە شوێنەکانی خۆیان دەترسێن ئەوە لە هەموو کۆمەلگاکانی دنیادا هەیە. لە هەرێمی کوردستاندا باز لەوە دەکرێت کە بەشداری پێکردنی ژنان لا کایە گشتەکاندا کەمە و ئەوەی کە هەشە بڕیار بەدەست نییە یاخود کارەکانی سنووردار کراوە. ژنان گلەی ئەوەش دەکەن کە حکوومەت و پەرلەمان گرنگی بەو یاسایانە نادەن کە باز لە بەرژەوەندی ژنان دەکەن. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.